دکتر دیداری توی بودنم دکتر دیداری توی بودنم دتوال لکوی گلم برگاویم دوریتنا گرم دتوال لکوی گلم برگاویم دوریتنا گرم ڕێبوارێکی سەرشێت مەبە نەکەوا لە دووری تۆ ببرم ڕێبوارێکی سەرشێت مەبە نەکەوا لە دووری تۆ ببرم دوري من خوام بارم برداوي خميد الله شلم قد دوري من بيزارم برداوي خميد الله شلم تدخل لشوي ايار برقاوي خميد وانا قرم تدخل لشوي ايار برقاوي خميد وانا قرم ربوارجي سرشد مبا نقاوى لدوري توب برم ربوارجي سرشد مبا نقاوى لدوري توب برم زۆر سپاس سپاس بۆ کاکە سوێران کە هەر زوو هەڵوێستی خۆی پیشاندا لەم ڕۆژەیە خۆبەخش لەگەڵمان نابێت بە یادی هونەرمەندی دوورەوڵات و تاراوگە کاکە شیروان عەبدوڵڵا کاک هونەری برای لەگەڵ کاک مەریوانی برای هەردوو براکەی شیروان عەبدوڵڵا لێرە کاکە هونەر مەقامێک و بەستەیەکمان پێشکەشەکە ئەمانە بۆ گەنجەکانە بابەتی پیرانەشمان لاکەکەم ئەم یادە لە هەموو لایە پیرۆز بێت ملدوا كلا ويا كم بمالو شاد يا كم بسرما ملدوا كلا ويا كم بمالو شاد يا كم بسرما
زرا درختیایەکی سوتاویش ئەکەم بەسای سیاه بەرەمە سیاه بەرەمە بێتەوە چی بکەمە بێتەوە چی بکەم ئەی خۆشەویست پیرەمێر پیاڵەی مەیە دوێنێ منشیان بدوێنم درەختەکان مەستە بێ باوەکەکانی شەوە دوێنن ئەی منشیان بدوێنم رحمد الأضوانا ما ضلو درون دوارا رحمد الأضوانا ما أو ما يلاقر مقرات وقف فريش أطواق ببارستاني بالد نسرا وذلها جماوة بشينا نيام فلايها دازنا زراوة بشينا نيام فلايها دازنا زراوة أخدوري تواب سلطاني جارقم دوري تواب سلطاني جارقم ولا لام تنابن عالم إلا دوري هردام دنالم إلا دوري هردام دنالم إلا دوري هردام دنالم بجاري ناس دار شهد ناري عشقي توب بجاري ناس دار شهد ناري او كساي توي لمك بار بسار يا بباري بواسواي خاتو ديني دا ولا بهم لشاري بار لجاي خوي سنكينة بار ورديني هوا اقدوري توال سوداني جارقم دوري توال سوداني جارقم ولا لام تنابن عالم إلا دوري هردام دنالم إلا دوري هردام دنالم إلا دوري هردام دنالم زۆر سپاس بۆ مولای خۆشیان ڕابردوو ڕاگەندکاری سەرکەوتوو کاک ئازاد بایس فیلمێکی دیکۆمەنتاری لەسەر چاخانەی شەعب ئامادە و پێشکەش کردبوو لە کەناڵی ئەریان تیڤی دەستخۆشی لێ یەکەم دیارە چاخانەی شەعب بووە بە دڵی ئەم شارە بووە بە شوێنێکی زیندوی ئەم شارە 4 ساڵ لەمە پێشکە بیدایەتی قەیرانەکان بوو بە منەڵەن تۆ شێ قەیران زۆر بەکارێنی ئەیانوێەوە شێت بوون هەموو چوارشەمەیەک چالاکی خۆبەخشمان پێشکەشە کرد گۆرانی و مۆسیقا سوپاس بەخوا 4 ساڵەکە تێپەڕی ئەوە لەمڕۆوە هیواکان و لەگەڵ دەرکەوتنی نێرگزە هیواکانیش دەرکەوت و پاشەکەوتی موچە لە ئەچێ و کۆمەڵێ بژدەی خۆش بەڕێوە کوردستان ئەگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی بۆیە ئەمەش بەردەوامی لە چارەچەکانمان هونەرمەندی لاوی دەمخۆش کاک سۆران محەممەد کاک ئاسۆ مەحموو هونەرمەندی دێرین و هونەرمەندی دەنخۆش مەقامزان و دەنخۆشی شارەکەمان کاک ئاسۆش لە سەرجەم چالاکیەکانی چاخانی شەعبە هەموو کاتی ئامادەیی هەبووە کاکە ئەسۆ مەحمووی خۆشەویست چەپڵێ بۆ کاکە ئەسۆ زۆر کەم دەرەکەی بەڵام کە دەرکەوت دیارە هیوابەخشە و ئومێدمان پێ زۆر سپاس بۆ برای بەڕێز و خۆشەویست و خەمخۆری هونەری ملی و هەموو هونەرەکان کاک جەزای ساس بەڕاستی جێگای ئەوەیە کە لە هەموو شوێنەکان ناوی بێنرێت و چەپڵەیەکی گەرم گەرمیش بۆ کاک جەزات خۆوە سپاس بۆ هەمووتان ئەم یادە بەرز و پیرۆز بێت هیوادارم وەک کاک جەزاوتی کە درەنگ دەرەکەوم بەڵام بتوانم لەم یادانەیە هەر شتێکی پشکۆلانەش بێ پێشکەشی ئەوەی خۆشەویستی کەم سپاسانەکەم
يشكو يار عيدا ديدان ديدان أي ديدان 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 للشبيه ديجوري جينم جينم للشبيه ديجوري جينم دروسكاي يا بدينا كم ناكم للشبيه ديجوري جينم دروسكاي يا بدينا كم تازة تمن بجي يشكو تازة تمن بجي يشكو فايش خونيكي خم ناكم ايدا ديدا 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 اي اي اگر هاتم دوايا بناوي تشاوديم اگر هاتم دوايا بناوي تشاوديم بوچانايم بوچانايم بو بينيني او تشاوديم ايدا ديدا 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 اي ناويرم بيت بليم جشنا ناويرم بيو بليم جشنا علي ديسان ماشي اوي بو جشنانا ناويرم بيت بليم جشنا علي ديسان ماشي اوي بو ئەوەندە بەماچ قەڵسی بۆ ئەوەندە بەماچ قەڵسی بۆ لە جەژنا تەنها ماچەکە هەرزانە ئەیدا دەیدا 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 دەیداد ئەیدا دەیداد ئەیدا دەیداد دەیدا یار وارەوار خۆتمان لێ مەشارەوە یار وارەوار خۆتمان لێ مەشارەوە
وا بکرێم تیری ڕێبارە زۆر سپاس بۆ خۆشەویستمان کاکە ئاسو مەحموود تاوان ئێمە ئەم ئێوارەیەمان لەبەر خۆشی و دڵخۆشکردنیەوە ساز کرد ئەگەر کاک جەبار حەیدەری لێرە ماوە لەسەر داوای زۆرێک لە پێشمەرگە دێرینەکان کە هەمیشە لێرەن لەسەر داوای زۆرێک لە ڕۆشنبیران و هونەرمەندان کۆتایی بە مەقام و بەستەکەی کاک جەبار دووبارە یەکەینەوە کە داوایان کردبوو پێشکەشتان یەکەین خەتای من نییە کە سلێمانی بۆ پایتەختی ڕۆشنبیری ئەوە طبیعەتی سلێمانیە پیرەمێردی نەمر 30 ساڵەوە پێش بەخۆبەخش هەموو ساڵی نەورۆزی کردوێتەوە ئەم ساڵش کۆمەڵی هونەری میلی و کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد و کۆمەڵی هونەرمەندە میلیەکان لە مامەیارە جارێکتر نەورۆز پیرۆزەکەن هەر بەخۆبەخش و لێرە چاخانەکان لە هەموو شوێنە گۆرانی مۆسیقا بەردەوامە سەر ڕێی ئەو هەموو تەحەدایی کە هەیە ئەو مقەیرانی بۆ سلێمانی دروست کراوە هونەر لێرە پەچی ناکەوێت بەناحەق نازنای پایتەختی ڕۆشنبیری نەبەخشراوە بە بشارە کاکە جەبار حەیدەری یەک چەپڵە بە مەقامێک و بەستەیەک ئەم ئێوارەیە لەگەڵ دنیایەک ڕێز و سوپاس بۆ کوڕانی مام شەریف و چاخانەی شەعب بۆ کۆمەڵی هونەری میلی کوردستان بۆ ژەنێرە بەتوانانە کاکە مەریوان و کاگڕێوار و هەمووانی بەشدار بوون ئەمە دیاری ئەم ڕۆمانە جارێک تر پیرۆزبایی یادی ڕاپەڕین و ڕۆژی ژنان لە هەمووتان بێت و بەم مەقام و بەستەیی کە داوایان کردوێتەوە هیواداری پێشکەشیان زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و کاک جەزای خۆشەویست